کۆمەڵکوژی پاریس پەڵەیەکی ڕەش لە مێژووی مرۆڤایەتی و دەسەڵاتداریدا. ژیانی ساکینە جانسز کە لە نۆی کانونی دووهەمی 2013 لە پاریسی پایتەختی فەڕەنسا بەدەستی بەکرێگیراوێکی ئەندامی تۆڕی سیخوڕی تورکیا تیرۆر کرا بە شەڕ و ململانێدا تێپەڕیوە. لە تەمەنی گەنجیەوە هەتا ئەو کاتەی گیانی لەدەستدا لە تێکۆشانی ئازادی کورد و ژناندا ئەرکی پێشەنگایەتی لەسەرشان بووە. ساکینە جانسز لە ساڵی 1958 لە شاری دەرسیمی باکووری کوردستان و لە خێزانێکی عەلەوی لەدایک بووە. هێشتا لە تەمەنی گەنجیدا بوو کاتێک بە فکری چەپ و سۆسیالیستی ئاشنا بوو. دوای هێرشی چەکداری 12 ئاداری 1970 بەهۆی بیرروبۆچوونە چەپ و سۆسیالیستیەکەیەوە بە تەفگەری ئازادی کوردان ئاشنا دەبێت و دەست بە خەبات دەکات. لەو کاتەدا تەفگەری ئازادی بە ئاپۆچیەکان دەناسران. ساکینە دەبێتە کادرێکی پێشەنگ و لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکەدا جێگە دەگرێت. یەکێک دەبێت لەو ئەندامانەی دامەزرێنەری پەکەکە کە لە 27 تشرینی دووەمی 1970 لە کۆنگرەدا بەشدار بوو. ساکینە ساڵی 1970 لەگەڵ گروپێک لە هەڤاڵانیدا لە شاری ئەلعەزیز دەستگیر دەکرێت. لە سەردەمی کودەتای سەربازی 12 ئەیلولی 1980دا ئەو لە زیندانی ئامەد دەبێت کە بە ئەشکەنجە دژوار و سەختەکانی بەناوبانگە. بەڵام لەگەڵ هەموو ئەو ئەشکەنجانەدا ساکینە لە زینداندا دەبێتە سیمبولی بەرخۆدانی. ئەو ساکینەیەی بەرخۆدانی بەرامبەر هەموو جۆرەکانی ئەشکەنجە دەکرد لە هەریەک لە زیندانەکانی ئەلعەزیز، مەلاتیا، دیاربەکر، بورسا و چاناککاڵادا زیندانی کراوە. دوای ساڵی 1990 و ئازادبوونی لە زینداندا ساکینە جانسز بەردەوام بوو لە تێکۆشان. ئەو گرنگێکی زۆری دەدا بە تێکۆشانی ژنان، بۆیە لە هەر جێیەک دەمایەوە و لە ناو کارگە و شوێنی کاردا بوایە دەستی بەڕێخستنکردنی ژنان دەکرد. ساکینە لەگەڵ ژنانی زانکۆکان هەتا ئەو ژنانەی لە کارگەکاندا کاریان دەکرد پەیوەندی دەبەست و هاوڕێتی دەکردن. لەلایەکی دیکەشەوە وەک ناوی پەرتووکەکەی ژیانم هەمیشە تێکۆشان بوو، ژیانی پڕ بوو لە شەڕ و تێکۆشان. ساکینە لە هەر جێیەکدا بوایە سازشی لە تێکۆشان و شەڕدژی ناداتپەروەری و بێمافی نەدەکرد. بەو تایبەتمەندیەوە لە هۆش و بیرەوەریدا بووە خاوەن پێگەیەکی بەرز و لە ناو تێکۆشانی ژنانی کوردیشدا بووە جێگەی باوەڕی. پێش ئەوەی لە کانونی دووهەمی 2013دا لەلایەن میتی تورکەوە تیرۆر بکرێت،
ساکینە تێکۆشانی لە تاراوگەدا بەردەوامی پێتەدا. ژیانێک کە هەمیشە لەناو شەڕدا گەشەی دەکرد، لە کاتی کۆتایی هاتن بەو ژیانەش هەر لە شەڕدا بوو. لەبەر ئەوەش بوو ساکینە بووە ئەفسانە و مۆرکێکی بێنمونە و بێهەمپا. هەتا ئەمڕۆژ کە کۆنفرانسێک لە وڵاتی هیندستان لەسەر ناوی ئەو ببەسترێت، نیشانەی مەزنی شەڕی ساکینەیە. تێکۆشان و شەڕی درێژخایەنی ساکینە کە لە دەرسیم دەستی پێکرد، هەر لە دەرسیم کۆتایی پێهات لەسەر ئەو خاکەی کە شەڕی گەورەی تێدا هەڵگیرساندبوو. ساکینە کە میراتێکی بێنمونە و بێهەمپای لە دوای خۆی بەجێهێشت، بۆ تێکۆشانی ئازادی ڕووناکی و ڕێنیشاندەرێکە کە هەتا ئێستا بەردەوامە. فیدان دۆغان نوێنەری کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە لە پاریس لەگەڵ ساکینە جانسز لە 9 کانونی دووەمی 2013 لە ناوەندی ئینفۆرماسیۆنی کورد لە پاریس تیرۆر کرا. فیدان لە گوندی هانچبلاغی سەر بە مەڕەش لەدایک بووە. دوای 4 ساڵ لە کۆمەڵکوژی مەڕەش لە حەڤەی کانونی دووەمی 1982 هاتوۆتە دنیاوە. لەلایەن پورە گەورەکەیەوە ناو دەنرێت و ناوی فیدان بە واتای نەمام دێت. بەو ئامانجەی ئەو ئەزمونەی کە لە کۆمەڵکوژی مەڕەشدا کۆکراوەتەوە بە فیدان ببێتە نەمامگەی ئازادی گەلێک. دوای 2 ساڵ لە لەدایکبوونی فیدان خێزانەکەی ناچار دەبن بۆ وڵاتی فەڕەنسا کۆچ بکەن. فیدان و 2 خوشکی لەگەڵ نەنکیدا لە گوند دەمێننەوە. 2 ساڵی سەرەتاییان لە خوێندنگەی گوندەکە تێپەڕاند. کاتێک تەمەنی فیدان دەبێتە 9 ساڵ لەگەڵ خوشکەکەیدا ئەوانیش کۆچیان کرد و لە تەمەنێکی بچووکدا لە خاکەکەی هەڵکەندرا و کۆچبەری شاری ستراسبۆرگی فەڕەنسا بوو. فیدان لە گەنجیدا بە تەفگەری ئازادی کورد ئاشنا دەبێت. لەو کاتەدا هاتوچۆی ناوەندی کللتوری کوردی لە ستراسبۆرگ دەکات و کار دەکات. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە ژیانی فیداندا وەرچەرخانێک بوو کە بە فکری ئازادی ئاشنای کرد. کۆمپلۆی سەر ڕێبەر ئۆجەلان وەک چۆن هەموو کوردێک پێی کاریگەر بوو، بە هەمان شێوە کاریگەری لە فیدانیش کرد. لەو ساڵانەدا لە ئەوروپا خەباتی گەنجانی بەڕێوە برد. ئیدی فیدان ناوی لە خۆی نا ڕۆژبین. هەڵبژاردننی ناوی ڕۆژبینیش بە زانایی و هۆشیاریەوە بوو، لە واتای گەورەی و گرنگی ناوەکە تێدەگەیشت، چونکە هێزان نێودەوڵەتیەکان بەو کۆمپلۆیە دەیانویست ڕۆژی کوردان تاریک بکەن. فیدانیش بە ناوی ڕۆژبین کە واتای هەڵهاتنی ڕۆژ دەدات ئەڤینی خۆی بۆ ڕۆژ نیشاندا. فیدان دۆغان 3 ساڵ لەناو خەباتی گەنجانی ئەوروپادا ڕۆڵێکی گرنگی گێڕا. لە ساڵی 2002دا تەفگەری ژنانی کەنەکەی لە پاریس بەڕێوە برد. بە پێکەنین و خەندەگەرمەکەی هەمیشە لە ڕیزی پێشەوەی چالاکیەکاندا بوو. ئێشتا لە تەمەنێکی گەنجدا بوو کاتێک چەندین بەرپرسیاری گرنگی کەوتە سەرشان. ڕۆژبین لەو ساڵانەی کە کاری ڕێکخراوی ئینفۆرماسیۆنی کوردی لە پاریس بەڕێوە دەبرد، بەتەنها کارە پراکتیکیەکانی ڕادەپەڕاند. ئەو ڕۆژبینەی بەڕەنج و کارەکانی دەناسرا، ڕۆژ لە دوای ڕۆژ ئەرکی زیاتر دەکەوتە سەرشانی.
لەو ساڵانەدا لە کاری دیبلۆماسیشدا خۆی پێشدەخست و لە ساڵی 2011 بەرپرسیارەتی کاری دیبلۆماسی ڕێکخراوەکەی کەوتە سەرشان. فیدان ئەو ژەڕەی کە لە وڵاتەکەیدا ڕوودەدات هەوڵی دەدا لەو چاوپێکەوتنانەی لەگەڵ وەزیرەکان و پەرلەمانتاران و کەسایەتیەکانی ئەوروپادا ئەنجامی دەدا بگەێنێت بە هەموو جیهان. لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیدا کە بۆ ساڵیادی پلانگێڕی نێودەوڵەتی سەرڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان ڕێکخرابوو، ڕۆژبین وەها nırxandini دەکرد. Önderliğimizin ideolojisi, önderliğimizin çizgisi, önderliğimizin düşüncesi ve bununla bağlantılı olarak Kürt halkının mücadelesi ve Kürt halkıydı. Fakat tabii daha sonra bu güçler şunu fark ettiler ya da daha önceden aslında bunu öngörememişlerdi ki ne Kürtler kendi başkanlarından ayrı kalabilirler ne de başkanımız kendi ideolojisini, kendi çizgisini bu devletlere ya da Türkiye devletine, kapitalist devletlere teslim edebilir. Fidan Doğan کە میلیتانێکی نەترس و بوێر و ئازایی تەفگەری ئازادی بوو، لە نۆی کانونی دووەمی 2013 لە ڕێکخراوی ئەنفۆرماسیۆنی کورد لە پاریس لەگەڵ هەریەک لە ساکینە جانسز ناسراو بە سارا و لەیلا شایلەمەز لەلایەن میتی تورکەوە بە شێوەیەکی خیانەتکارانە تیرۆر کرا. ئامانجی بکوژان ئەوە بوو بە کوشتنی ئەو سێ شۆڕژگێڕا ترس و تەسلیمبوون لە ناوگەلی کورد بڵاو بکەنەوە. بەڵام تەفگەری ئازادی کورد بە دەوری سارا، ڕۆژبین و ڕووناهی کۆبوونەوە و جارێکی تر دووپاتیان کردەوە کە سەریان لە بەرامبەر بکوژان نانەوێنن. لەیلا شایلەمەز یاخود ڕووناهی وەکو کادرێکی پێشەنگی تەفگەری ئازادی کورد لە ئەوروپا لە ناو خەباتی گەنجاندا ڕۆڵی گێڕا. لەیلا تازە ببووە 24 ساڵ و دڵی بە شەڕ و تێکۆشان پڕ ببوو کاتێک لەگەڵ ساکینە جانسز و فیدان دۆغان لەلایەن میتی تورکەوە تیرۆر کران. لەیلا بە هەمان شێوەی ساکینە جانسز کە پێکەوەش تیرۆر کران ژیانی بە شەڕدا تێپەڕی بوو. یەکی کانونی دووەمی 1990 لە شاری مێرسین لە باکووری کوردستان لەدایک بووە. لەیلا لە ناو حەوت خوشک و برایدا منداڵی سێیەم بوو. خێزانەکەی لە بنەڕەتدا لە لیجێی ئامەد بوون. بنەماڵەی شایلەمەز بەهۆی تێکۆشانیان لە ناو تەفگەری ئازادی کورددا ڕوبەڕووی زوڵم و زۆرداری دەوڵەت دەبنەوە، بۆیە کۆچ بۆ مێرسین دەکەن. لەو ساڵانەدا مێرسین و ئەدەنا ناوەندێک بوو بۆ پەنابەرانی کورد. لە هەر چوارلای کوردستانەوە خێزانە کوردەکان بەهۆی زۆرداری دەوڵەتانەوە ڕوویان لەو دوو شارە دەکرد. کۆچکردنی بنەماڵەکەی لەیلاش بە هەمان هۆکاری زوڵم و زۆرداری دەوڵەتی تورکیا بوو. لەیلا منداڵی لە مێرسین بەسەر برد. هەر لەوێ دەستی بە خوێندنی سەرەتایی کرد. بەڵام دەوڵەتی تورکیا لەوێش بەردەوامی بە زوڵمەکانی دا و لە کاتێکدا لەیلا لە 80مین ساڵی تەمەنیدا بوو بۆ دووەم جار کەوتەوە ناو کۆچبەری. کۆچی ئەم جارەیان دوورتر بوو، بەرەو ئەوروپا کەوتە ڕێو لە خاکی کوردستان، لەو خاکەی کە لەیلا هەمیشە لەسەر زاری بوو بە حەسرەتەوە باسی دەکرد دابڕا. کاتێک گەیشتنە ئەڵمانیا هیچ شتێکیان نەبوو. لەیلا و خێزانەکەی لە شاری هاڵی ئەڵمانیا نیشتەجێ بوون و بە ساڵان تێکۆشان تا لەیلا و خوشک و براکانی بخوێنن و پەروەردە ببن. خێزانەکەی لەگەڵ خوێندنی خوێندنگەکانی ئەڵمانیادا
بۆ ئەوەی لە بنەچە کولتوریەکەیان دوور نەکەونەوە دەیان بردن بۆ ڕێکخراوە کولتوریەکانی کورد. لەیلاش لە ناو گروپی هەڵپەرکێدا جێگەی گرت. لەیلا ژنێکی گەنج بوو، پرسیاری هۆکاری کۆچکردنی لە وڵاتەکەی و کۆمەڵکوژیەکانی دەوڵەتی تورکیای لەلا دروست بوو. هەرچەندە پرسیارەکان زیادی دەکرد، ڕقی لەیلاش بەرامبەر فاشیزم زیاد دەبوو. لەو سەردەمەشدا بڕیاریدا ئەو ڕقەی بگۆڕێت بۆ شەڕێکی مەزن و لە ساڵی 2008دا بەشداری خەباتی گەنجان بوو. دوای 2 ساڵ لە خەباتی گەنجان و لە 2010دا ڕوو لە چیاکانی کوردستان دەکات. ئیدی لەیلا لە چیاکانی کوردستان گەڕیلایەک بوو. دوای ماوەیەک مانەوەی لە چیا دووبارە بۆ خەباتی گەنجان گەڕایەوە بۆ ئەوروپا و چەندین ئەرکی گرنگی کەوتە سەرشان کە هەمویانی بەجێگەیاند. بۆ ئەوەی هەموو ئەرکەکانی بە شێوەیەکی سەرکەوتوو بەدەست بهێنێت، لەیلا بە هەموو هێزیەوە هەوڵی دەدا. لەیلا گەلێک زیرەک و بەدیهێنەر بوو. ڕۆژی 9 کانونی 2013 ئەو هەواڵەی گەشتە هەموو کەسێک دەتوانرێت بوترێت زەمانی ڕاوەستان. ئەویش ئەوە بوو لەیلای لە هەنگی گەلی کوردستان، لەیلای شەڕ، لەیلای تێکۆشان و چالاکی، لەیلا شای لەمەز تیرۆر کرا. ئەمڕۆ لە چیاکانی کوردستان لە ناو ڕۆڵەکانی گەلی کورد بۆ ئەوەی شەڕەکەی لەیلا بەسەرکەوتن کۆتایی پێبهێنن، تێکۆشانەکەیان بۆ خۆیان کردوتە ڕووناکی. لە کەسایەتی خۆشیاندا شەڕ و تێکۆشانی لەیلایان کردە ڕێهەواڵی خۆیان و درێژە بە ڕێبازەکەی دەدەن. حەتانی گو ئەم هەبن ئەمێ لە پەی شۆپاوە بخوینە خۆ بجانێ خۆ برەحێ خۆ ئەمێ بمەشن